بەڵێ بینەرانی زێرە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان ئەم جارە بەرنامەکەمان تایبەت کردووە بە ئەو پرسەی کە دەمێکە جوتیاران و ئەوانەی مهتەمن بەم بابەتە قسەی لەسەرەکەن کە تایبەتە بە کشت و کاڵ. من خات و بێگەر دڵشاد تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە سوپاسەوە ئەمڕۆ لەگەڵمان حەزوری هەیە. دیارە ئەو بابەتانی تایبەتن بە کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان هەمیشە بە بابەتی گرنگ و ستراتیژیدان راون و ئێمە هەوڵە دەین ئەمڕۆ لە بەرنمەکەی ئەوەندەی کات ڕێگەمان پێدا داواکاریەکان، پرسیارەکان، گلەیەکانی جوتیاران و ئەوانەی لە بوارەکەیە کارەکەنەوانەیە نەوێت ئەم مەجالە زیاتر پێش بکەوێت بیگەێنین بە جەنابی وەزیر و هەروەها ئەو بابەتانی تایبەتن بە سەرچاوەکانی ئاو دروستکردنی بەندا و سوود وەرگتن لەو ئاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ساڵانە لە ڕێگەی باران و باراناوە زیاتر ئەبێت ئێمە ینی تیشکیە خەینە سەر. بێگومان قسە لەسەر گەنمی جوتیارانەکەین لە ڕێگەی ئەو بابەتەی کە پەیوەستە بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەماهەنگیەکان لە چ ئاراستەیەکدان و داهاتووی وەرگرتنی گەنمی جوتیاران بەرەوکوێ دەڕوات لە هەرێمی کوردستان. هەڵبەتە ناوە کە دۆخێکی سیاسی یاخود ئابووری ڕوو لە هەرێمی کوردستانەکە باسی بەرهەمی ناوخۆ دێتەکایەوە. هەمووی باسی ئەوە کە بەگەرمی ئەڵێ پێویستە ئێمە سوود لە بەرهەمی ناوخۆ وەربگرین، پێویستە پەرەی پێبین، پێویستە دەعمی بکەین و پاڵپشتی بکەین، بەڵام عادەتەن دوای ماوەیەک سار دەبێتەوە. ئێمە چی بکەین لە هەرێمی کوردستان بۆ ئەوی پشتبەستنمان بە بەرهەمی ناوخۆ و ئەوەی پێوترێ ئەکتیفای زیاتی زیاتر بێت و ساڵ دوای ساڵ کەمتر پێویستمان بەوە بێ کۆمەڵێک بابەت و مادە لە وڵاتانی دەرەوە چ ئێران چ تورکیا چ هەر جێگەیەکی ترەوە بێ بینین و هاوردەی بکەین بۆ ناو هەرێمی کوردستان. ئایا پلانێک هەیە لەم بارەیەوە و بێگومان قسەیەکیش لەسەر پلانی یاخود کارنامەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ 4 ساڵی داهاتوو کە لە ئێستادا ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە قسەی لەبارەوە دەکەین. خات و بێگەر دڵشاد تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن هەر بژین با لێەوە دەست پێ بکەین. عادەتەن من کە وەزیرە بەڕێزەکان دێنە ناو پاس لەو پرسیارەوە دەست پێکەین. ئێمە ئاگادارین کە ئێوە کارنامەیەکتان بۆ 4 ساڵی داهاتووتان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردو، چاوەڕێ ئەوە ئەنجومەنی وەزیرانیش موافقەتی لەسەر بکات بۆ ئێوە بە تەواوەتی دەستکراوە بن. من پێم خۆشە قسەیەک لەسەرم کارنامەیە بکەی چیتان لە ئەولەویاتی کاری خۆتان داناوە بە بڕوای ئێوە کەی تر بە تەواوەتی دەستکراوە بن و بەرچاوتان ڕوو نەبێت کە چیەکەن و چی ناکەن. زۆر سپاس کاگیادگار، سپاس بۆ ئەو دەرفەتە، منیش خۆشحاڵ بووم لە ڕاستیدا. خۆتان دەزانن ئێمە کە دەست بەکار بووین یەکەم کاری ئەنجومەنی وەزیران ئەوە بوو کە داوای کرد کە هەر وەزارەتێک پلانی 4 ساڵەی خۆی ڕەوانەی ئەنجومەنی وەزیران بکە. ئێمە لە ماوە وادەی دیاریکراوی خۆیدا پلانی خۆمان ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران. حتمما پلانی ئێمە لەبەر ڕۆشنایی ئەو بڵێن وەرکشۆپ و سیمینارانەی کە ئەنجام درا لە بەڕێبەرایەتی گشتیەکانمان بە تایبەتی پارێزگاکان و ناو پایتەختی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە کۆمەڵێک سێکتەری جیاواز، ئەوەی کە عیلاقی بە ئاوەوە هەیە، ئەوەی عیلاقی بە مەسەلەی دارستان و پاوان، ڤێرتەرنەری و سامانی ئاژەڵ، پەیوەندیدار بە پلانی ئایندەمان بۆ شێوازی کارکردن و مامەڵەکردن لەگەڵ کۆی ئەو پرسانەی کە پەیوەندیدارن بە پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و ئەوەی کە پەیوەندیدارە بە مەسەلەی توێژینەوە و لە ئاستی علمی و ئەکادمی و مامەڵەکردن لەلایەن وەزارەتەوە بە شێوازێک کە بتوانین ئێمە بنەمایەکی زانستی بۆ کەرتی کشت و کاڵ و پەرەپێدانی ئەم کەرتەدا بنێن و بەپێی ئەو گۆڕانکاریە گەورانەی کە ئێستا لە ئاستی دنیادا هەیە لەم کەرتەدا. خۆتان دەزانن ئێمە لە هەرێمی کوردستان دەکرێ بڵێم بە خۆشحاڵیەوە، یعنی لە دوای ئەوەی کە بەداخەوە لە سەردەمی ڕژێمی پێشوو داڕوخانێکی گەورە بەسەر ئابووری کشت و کاڵی لە هەرێمی کوردستان داهات، بەڵام حکوومەتی هەرێم ینی قۆناغ بە قۆناغ توانیویەتی تا ڕادێک مەسەلەی بژانەوەی کەرتی کشت و کاڵ بخاتە چوارچێوەی بەرنامەکانی خۆی. من ئەوەی کە دەیبینم بە جیاوازتر لە کابینەکانی تر کابینەی ئەم جارە یعنی لە ضمنی کارنامەکەی خۆشیدا گرنگی و تایبەتمەندی تەواوی داوە بە کەرتی کشت و کاڵ بۆ مانایی کەرتی کشت و کاڵ وەک کەرتەکانی تر بۆ نمونە کەرتی نەوت کە یەکێک لە کەرتە گرنگی و سەرەکیەکان لە هەرێمی کوردستاندا ینی
ئەم تایبەتمەندیە بە هەمان شێوە بدرێتە کەرتی کشت و کاڵ بڵمانایی کە دەکرێت بڵین کشت و کاڵ نەوتی بەردەوامە بۆ هەر وڵاتێک ئەگەر بتوانێت بەدیلێک سیر بکرێت وەک ئەگەر بە تەواوەتی گرنگی پێ بدرێت بۆیە ئێمە بەتەکید لە وەزارەتی کشت و کاڵ بەپێی خصوصیەتی هەرێمی کوردستان بەپێی زەڕورەتی ناوچەکانی خۆمان و بەپێی ئەو پرۆژانەی کە ئەفزەلیەتن بۆ پەرەپێدانی ئەم کەرتە لە زمانی کارنامەکەی خۆمان یاخود پلانی 4 ساڵەمان ئاراستی ئەنجومەنی وەزیرانمان کردو بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان دەکرێت بڵێم بەپێی هەندێک لە وەرزەکانی بەرهەمهێنان ئێمە گرفتی بەروبوومی کشت و کاڵیمان نییە بۆ ئیکتیفای بازاڕەکانی خۆمان بەڵکو هەندێک جار زیاد لە پێویستی بازاڕەکانیش بە خۆشحاڵیەوە هەیە بەڵام ئەوەی کە گرفتی ئێمەیە تەسویقە چۆنیەتی ساختکردنەوەی ئەو بەرهەمانەیە کە جوتیاران بەرهەمی دەهێنن بۆ ئەو مەبەستە ئێمە کۆمەڵک پێشنیار و سەرنجی خۆمانمانداوە بۆ نمونە لە دروستکردنی ساردخانە لە ینی گرنجیدان بە بواری وەبەرهێنانی کشت و کاڵی وەبەرهێنان لە بواری کشت و کاڵی جات پیشەسازی کشت و کاڵی یان پیشەسازی خۆراکی بێ کە ئەمە لە وڵاتی ئێمەدا دەکرێت بەڵێ کارگەی بچووک و تەنانەت کارگەی گەورەش کە ئیشاڵە لە زمانی بەرنامەکە ئەوانەش ڕوون دەکەینەوە کە ئەمە یەکەکە لە گرفتە ئەساسیەکان لە ڕابردوودا 1.6 ینی لە ئاستی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە بواری کشت و کاڵیدایە کە ئەگەر سەیریکە 1.6 کە ئەرمە ئەگەر سەیریکەی لە چاو ڕێژەی بەرەو پێشچوون لە بواری وەبەرهێنان و ئیستثمار لەم بوارەدا ئەمە ڕێژێکی زۆر نزمە بۆی ئێمە گرنگیمان بەبۆ داوە و لە هەمان کاتیشدا پلانی خۆمان بۆ شێوازی ساختکردنەوەی وەکوتم بەروبوومی جوتیاران و پەرەپێدانی ئەم کەرتە بەتەکید یعنی بۆ ناردنە دەرەوەش ئێستا ئێمە کۆمپانیایەک هەیە دەیەوێت 5,000 تۆن هەناری هەرێمی کوردستان بباتە دەرەوەی هەرێمی کوردستان من دوێنێ لەگەڵ نێرااوەکەیان قسەم کردووە بەتەکید ئێمە ئەو پەڕیکار ئاسانی دەکەین مەبەستەکەی ئێمە ئەوەیە ئێمە دەمانەوێت ئەم کەرتە ینی بە شێوازێک بچێتە پێشەوە کە لە ئاستی خواستی جوتیاران بێت و لە بنەما ئابوووریەکانی هەرێمی کوردستانیشدا ببێتە کەرتێکی گەشە سند و لە هەمان کاتیشدا یعنی خۆتان دەزانن ئێمە ینی دەمانەوێت کار لەسەر سیستمێکی تر بکەین کە لەوانێت تا ڕادێک تازە بێ وە تایبەتی بۆ کەرتی کشت و کاڵ ئەویش ئەوەیە کە هاوبەشیەکی تەواوی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتە ئەو سیستەمەی کە کەرتی تایبەت دەکاتە بەشێک لە کەرتی گشتی بۆ شێوازی بەرەو پێشچوونی بڵێن ئاستی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا جا ئەمە چ بۆ پەرەپێدانی کشت و کاڵ چ بۆ مەسلەی دروستکردنی بەندا و سەرچاوەکانی ئەو لە هەرێمی کوردستاندا و خاڵێکی کەش کە ئێمە تەرکیزی لەسەر دەکەین بەڕاستی مەسلەی پاراستنی ئاسایشی خۆراکە لە هەرێمی کوردستان کە خۆتان دەزانن عادەتەن ڕخنەیەکی زۆر هەیە لەسەر کوالتی ئەو خۆراکە نا یاخود ئەو مادانەی کە هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان بە وردی لە سەریانە وەستین ئەو خاڵانە باشە ئێوە ماوەیەکی زۆر توولانی نییە دەستان پێکردەوە بەڵام پێم خۆشە پانۆرامەیەک بەناو کارەکانتانە بۆ بینەر بکەن لەو ماوەیە چیتان کردەوە طبعاً ئەو هەنگاوانەی کە ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ ناومانە بەڕاستی لەوانەیە ئەوانەی کە ئێستا گوێبیستی ئێمە دەبن بزانن یەکێک لە گرفتەهرە سەرچیەکانی کاری وەزارەت ئەو بربەستە یاساییانن یاخود کە لە چوارچێوەی قانون یاخود تعلیماتی ئەم وەزارەتەدا زۆر جار دروست بوون جا ئەمە گرفتەکان یعنی بۆ جوتیار بۆ کەسێک بۆ نمونە وەبەرهێنێکە کە دێتە وەزارەتی کشت و کاڵ بۆ هەر کەسێک کە ڕووی دەکەوێتە ئەم وەزارەتە ئەمە یەکەکە لە گرفتەکان بۆی ئێمە لیژنەی تایبەتمەندمان دروست کردووە بۆ پێداچوونەوە بە قانونەکان و بۆ پێداچوونەوە بە ڕێنمایی وەزارەتمان کە ئێمە لە ئەولەویەتی کارەکانمان بووە و ئیشاڵڵا لە 1-2 مانگی داهاتوو ئەم بابەتە بە تەواوەتی کۆتایی پێدەهێنین و بەشێک لە یاساکانیش بەڕاستی کاک یادگار گرفت ئەوەیە ئێمە زۆر جار یعنی دەچینە ژێرباری جێبەجێکردنی یاسایە کە لە پەرلەمانی عراق دەرچووە لە کاتێکدا ئەم یاسایە حسابی لەسەر خواست و خصوصیەتی هەرێمی کوردستان نەکردووە بۆ مانایی کە ئێمە ئەگەر هەر سیرکەی لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی پێکهاتەی جوگرافیەوە جیاوازێکمان هەیە لەگەڵ ناوەڕاست و خواروی عراق بۆیە زۆر جار ئەگەر یاساکانیش لێرانە ئینفاز نەکرابن یعنی لە پەرلەمانی کوردستانەوە دەرنەچێنرابنەوە دووبارە ئینفاز نەکرابن بەڵام تعلیماتی ئەو یاسایانە ڕاستە و خۆ تەسیراتی هەبووە لەسەر کاری ئەم وەزارەتە بۆیە ئێمە ئێستا خەریکی ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایانین کە بەپێی خصوصیەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی دەستوری عراق و لە چوارچێوەی ینی بڵین خصوصیەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بەم یاسایانە بکەین و یاسای تایبەتمەندمان هەبێ بۆ خۆمان ئەمە یەک دوو
ئەو کارانەی کە کردومانە سەراحەت یعنی جگەل لەو بەسەرکردنەوە مەدانیانەی کە بۆ گوێگرتن لە خەڵک و لە جوتیاران و لە ناوچە جیاوازەکان یاریێمی کوردستانەمان بووە ئێمە بە خۆشحاڵیەوە توانیمانە لە بەرەودان بە بواری سامانی ئاژەڵی زیاتر لە 160,000 پەنجەماسی بخینە ناو هەم بەنداوەکانی کوردستان هەم بۆ داعمی جوتیارانیش. من متابعی کارەکانی ئێوەم کردووەم چەند ڕۆژەی کە بەنیازی بەرنامەکە بووم بەڵام پێم خۆشە بینەریش ئاگادار بێت چکە ڕایەکی وا دروست بووە کە جوتیاران و خەڵک دێن بۆ وەزارەت بۆ سەردانی ئێوە ناچنە لای خەڵک. پێم خۆشە لە ڕووە مەیدانێکە و پێمان بڵێ سەردانی کوێتان کردووە چەند جێگەتان بەسەر کردوتەوە ئەوی ڕوون بێ لای بڵێ بەتەکید ئێمە چۆن سەردانمان کردووە ئەگەر هەر کەسێک متابعی کارەکانمان بکە بەتەکید سەردانی مەیدانیمان هەیە بۆ بەڕێبەرایەتیەکانی خۆمان بۆ نمونە مەسەلەن من سەردانی عەلوەی هەولێرم کرد بۆچی بۆ ئەوەی کە بە وردی ئاگام لە بڵێن هەموو ئەو کێشانە بێکە یەکەم لە ناو عەلوەدا هەیە دووەم خۆتان دەزانن ئێمە وەزارەتمان ئەرکی سەرەکیمان پاراستنی بەروبوومی ناوخۆی و پەرەپێدانی ئەم بەروبوومەیە کە کۆمەڵێک بڕیارمان داوە بۆ قەدەغکردنی بەرهەمی مەسەلەن ئەو بەڕەهمانەی کە ئیکتیفای بازاڕی خۆمان دەکەن بەڵام بەداخەوە زۆر جار دەبینین لە عەلوەکاندا ئەم حاڵەتانە بەرچاو دەکەوێت لە ناو بازاردا بۆ نمونە ئێمە هەنارمان قەدەغ کردووە بەڵام هەناری سووری دەبینین لە ناو بازاردا بەڵێ هەرەوتێ لە عەلوەکانیش ینی بۆ نمونە بەرهەمی خۆماڵی نرخێکی ئەوتۆی نییە جوتیارەکە بە دیارەوە ینی هەناسە سار دانیشتووە بەڵام بەرهەمی ئێرانی و تورکی و سووریوانە لە لووتکەیان ئەوجا ئێمە جگە من لە زمانی سەردانەکان وەکوتم بەتەکید ئێمە بۆ ئەو حاڵەتە وەکو وەزارەت بڕیارێکمان دەرکردووە و داوامان لە وەزارەتە پەیوەندیدارەکانیش کردووە کە هاوکارمان بن یەکەم بە تونند و تۆڵکردنەوەی مەرزەکان بۆ ئەوەی کە بەرهەمی قاچاق نهێنرێتە هەرێمی کوردستان دووهەم لە هەر قاتعێکی عەلوەکاندا ئەگەر بەرهەمێک ببینین لێکی یانزەوە بڕیارەکەمان وەکو خۆی یعنی جێبەجێ دەکرێت هەر بەرهەمێکی قاچاق ببینرێت بە ئیجراعاتی پێویست وەربگیرێ بە پێی یاسا و خەڵکی دیکە کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم کاگیادگار یعنی لە زمانی کاری ئێمە ڕاستە ئێمە ئەرکمان لە ناو وەزارەتیشە و لە دەرەوەشە بەڕاستی هەردوو لایانی بۆیە ئێمە بۆ نمونە سەردانی پارێزگای دهۆکمان کردووە سەردانی پارێزگای هەڵەبجەمان کردووە سەردانی بڵێن کۆمەڵک بەندا و بەسەرکردنەوەی ئەو کارانەی کە وەزارەتمان ئەنجامی داوە لە ناو شاری هەولێر بە هەمان شێوە یعنی لە بەرنامەشماندای خۆ ئێمەش زۆر دەمێگنیە دەست بەکاربووینە سەردانی هەموو ناوچەکان دەکەین بەڵام لەگەڵ ئەو سەردانانەدا ئێمە پلانی وەزارەتمان لە سەرای دەست بەکاربوونمان وا بووە لە هەموو ڕۆژانی مەسەلەن لە هەفتەیەکدا ڕۆژێک تەرخانکەین بۆ بینینی بڵێن هەموو خەڵکێک بە دەرگایەکی کراوەوە هەموو کەسێک دەتوانێت کێشە و مەشاکلەکانی خۆی بێنێتە لای وەزیر زۆر جار ئەو گرفتانەی کە هاتوونەتە لای من لەوانەیە بەپێی تعلیماتی وەزارەتەکە یان مەسەلەن بڵێن ئەو ڕێنمایە یعنی ئەو قانونانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا کاری پێدەکرێت گرفتێک هەبوو بێت لەسەر پێدانی مۆڵەت بە پرۆژە یان کۆمەڵە گرفت و کێشە و مەشاکلی دیکانە کە ڕۆژانە لە ڕۆژانی سێشەممە ئێمە لە بەیانیەوە تاوەکو سەعات 3 دوایەوە ڕۆ ئێمە یعنی بە بەردەوامی پێشوازیمان لە هاوڵاتیان باشە هیچ میکانیزمێکی ترتان گرتوۆتە بەربەوەی بۆ نمونە کەسێک هەر لە خانەقین و گەرمیانەوە تاگاتە زاخۆ ڕەنگە دەستی نەگا بە وەزارەت بە چ ڕێگەیەک خەمی خۆی بگەێنێ کاگیادگار ئێمە سەراحەت ئێستا دەمانەوێت وەزارەتی کشت و کاڵ بە شێوازێک ینی بڵێن ڕێک بخینەوە کە ئیتر زمانی ئەوە نەماوە هاوڵاتیەک بۆ نمونە لە شوێنێکی دووری پایتەختی هەرێمی کوردستانە ئەوراق لە ژێرباڵی خۆی بگرێ بێت بە مەسەلەن مەترسی ڕێگایکی دوور ببڕێ سەرما و گەرما و ئیشکالاتی زۆر و فەقیری و نەداری بێتە وەزارەتمان ئێمە ئێستا خەریکی دامەزراندنی سیستمێکی ئلکترۆنی تەواوین کە لە نێوان خۆمان و هەموو ئەو بەڕێبەرایەتیانەی کە هەمانە بەڕاستیەکەی و بۆ ئەو مەبەستە دراسەشمان کردووە لەگەڵ دیوانی خۆمان لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی پلاندانان تقریبا ئێمە دەکرێت بڵام لە ناو خودی دیواندا ئێمە سیستمەکەمان هەیە بەڵام پێویستی بە ئەکتیفکردنا پێویستی بە پەرەپێدانە لەگەڵ بەڕێبەرایەتیەکان و پێویستی بە ئەپدەیتێکی بەردەوام میشەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو کۆنتاکتە بکەین یعنی ئێمە ئێستا سەرقاڵی دراسەکردنی دروستکردنی بازاڕی میلین بۆ جوتیاران بەڕاستی ئەم بازاڕە چییە بازاڕێکە کە دەمانەوێت جوتیار خۆی لەگەڵ ئەوەی کە بەرهەمەکەی خۆی ڕەنێو دەهێنێ و بۆ خۆشی بتوانێت ڕاستە خۆ بیدگەێنێتە دەستی کڕیار یعنی پێویست ناکە تۆ لە جوتیارەوە تا دەگاتە دەستی ئەو کەسێک کە بەرەوبوومەکە دەکڕێ دوو کەسی تر هەیە یعنی دوو سێ دەست دەکات تا دەگاتە دەستی کڕیار من بە دڵنیاییەوە دەڵم جوتیار زەرمەندی یەکەمە چونکە ئەو بە نرخێک دەیفرۆشێ
ینی کەسێکی تر و ئەویش دەیگەێنێتە دەستی کڕیارەکە و ینی دووسێ دەست دەکا کورتیەکەی. ئێمە دەمانەوێت بازاڕی ملی لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان دووبارە ینی بڵێن دروست بکەین بەڕاستی. بۆ ئەو مەبەستە دراسەیەکمان کردووە، منەظەماتی مجتەمەعی مەدەنیشمان لەگەڵا وەکو تەجروبەی یەکەم لە پایتەختی هەرێمی کوردستان لە چەند ناوچەیەکی پایتەختەوە دەست پێ دەکەین، وەکو تەجروبە بزانین ئایا ڕادەی سەرکەوتنەکەی و شێوازی مامەڵەکردنی هاوڵاتیان و ئیسیعابی لەلایەن هاوڵاتیان چۆن دەبێت. ئەگەر زانیمان سەرکەوتوو بوو من پێم وایە ئەمە دەبێتە نەریتێکی باش بۆ ئەوەی کە بیکەینە ینی بیگوازینەوە بۆ شوێنەکانی تریش بۆ هەموو قەزا و ناحیە و هەموو ئەو شوێنانەی کە کورت و مختصر ینی خەڵاتە جوتیارەکانیش بە پێ پێداویستی ناوچەکەی خۆیان زۆنەکەی خۆیان با بڵێن بەرهەمەکانی نمونەیەکت بدەمێ. ئێمە لە مانگی ڕابردوو بەشداریمان کرد، هەر ئەم مانگە بوو پێم وابێ بەشداریمان کرد لە کردنەوەی بازاڕێک لە ینی وەکو فێستیڤالێک بوو لە پارێزگای هەڵەبجە بۆ هەموو بەرهەمە ینی بڵێن ناوخۆیەکان بە شێوازێکی گشتی. ئەوەی کە منی خۆشحاڵ کرد بەڕاستی تووشی سەرسوڕمان بووم ئەوە بوو کە ینی بەرهەمی ئەوەندە جوان و بە کوالیتێکی ئەوەندە بەرز بینیم کە ئینسان دڵخۆش دەبێت لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە لە کوالیتی و لە شێوازی بەرهەمی خۆماڵی دەبینێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بە هەمان شێوە لە پارێزگای دوهۆچیش ینی ئەمەم بینی. من دڵنیام لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان جوتیاری نمونەی خەڵکێک کە خاوەنی دەستڕەنگینی و تایبەتمەندی و خصوصیەتی خۆیەتی وجودی هەیە. طبعا لە ماوەی 3 ڕۆژی ئەم بەرهەمە من داوای تەقریرێکم کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی پارێزگای هەڵەبجە وتم تەقریرێکم بدەنێن لەسەر بڕی فرۆشی ئەم بەرهەمانە بزانین بۆ ئەو بازاڕانە ئەگەر ئێمە ینی ئەوەی کە من بیستم بەرگوێم کەوت مای خۆشحاڵی بوو بە ڕێژەیەکی زۆر لە سەروی 100 ملیۆن دینار بەس ینی مەسەلەن بەرهەمی هەنار فرۆشرا بوو کە ئەمە بۆ خۆی ینی ئەگەر سەیریکەی ڕاستە هەڵەبجە بەناوبانگە بە بەرهەم سەرڕای ئەوە ینی بڵێن نرخی هەموو کەرسە و کاڵایەکانی تریش کە لەوێ فرۆشرا بوو بەگشتی ینی ڕێژەیەکی بەرچاو بوو کە ئەمە بوو بە مای خۆشحاڵی هەم بۆ جوتیارانی ناوچەکە هەم بۆ ئێمە ژوک وەزارەتی کشت و کاڵ کە پیشانی داین بە تەکید ئەم بازاڕە میلیانە دەتوانن ینی دەرگای چاوەڵاترکەن. بێگەرتخان ئێوە لەم ڕووەوە ینی ئەمە دەرەنجامێکی باشە کە فیدباکتان وەرگرتوتەوە ینی ئەو بابەتە ئەو نازانم ئەو فێستیڤالە ئەو بازاڕە تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بووە وەکو توێژینەوەیەکە بە دیاری کراوی. ئێوە بیرتان لەوە کردوتەوە باز ئێستا لە وڵاتانی دراوسێ بۆ نمونابینی شارێک بە بەرهەمێنانی پەتاتە بەناوبانگە، شارێک بە بەرهەمێنانی بابەتێکی بۆ نمونە گەنمە شامی بەناوبانگە. بیرتان لەوە کردوتەوە لە هەرێمی کوردستانیش بۆ لە کۆنا هەبووە کەچی ئێستا نەماوە بۆ ئێمە برنجی ئاکرێمان هەیە زۆر بەناوبانگە بە تایبەت داواکرێ، هەناری هەڵەبجە هەیە زۆر بەناوبانگە بە تایبەت داواکرێ. بۆ نمونە لە چەند جێگەیەکی کوردستانەیە خەلەکان وەکو نمونە کە گۆشتیایدا گۆشتێکی زۆر باشە و نرخەکەشی هەرزانە. چەندین جێگەی دیکەمان هەیە بۆ نمونەت خاکی گەرمیان بەپیتە بۆ بەرهەمانەی پێوترێت ینی ئەوانەی ترشن. بەگشتی بیرتان لەوە کردوتەوە شارەکان هەر یەکە و تایبەتمەندی خۆی وەربگرێت و لەوێەوە گرنگیان پێ بدەن. ئێمە ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەتمان هەبوو. یەکێک لەو خاڵانەی کە بڕیاری لەسەر درراوە ئەم بابەتەیە کە ئێمە دەبێت بە پێی خصوصیەتی ناوچەکان لە ڕووی بەرهەمەوە هانی جوتیاران بدەین. خۆتان دەزانن ئێمە ناتوانین لە ئێستادا لەو حاڵی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تێدایەتی جوتیار ئیجبارکەین بەوەی کە بۆ نمونە فڵان ناوچە تەنها دەبێ ئەم بەروبوومە بچێنێ. بەڵام بڕیارمان داوە من دڵنیام کەناڵەکەی ئێوەش دەبێت یەکێک لەو کەناڵانەی کە هاوکاریمان دەکات لەم بابەتە ئینشاڵڵا لە ڕاگەیاندنێکی سەرتاسەریدا سەرنج و پێشنیاری وزارەتمان داوامان کردو هەر بەڕێوەبەرایەتێک لە ماوەی 1 هەفتە خصوصیەتی ناوچەکەی خۆی بەپێی ئەو بەرهەمانەی کە بەپێی وەرزەکان دەینێرێتە ناو بازاڕی هەرێمی کوردستان بینێرێ بە وزارەت بۆ ئەوەی کە لە ڕاگەیاندنێکی گەورەدا ئێمە هانی جوتیاران بدەین، پێشنیاری و سەرنجی خۆمان بدەینە جوتیاران و تەنانەت بڵێن ئەو خانووە پلاستیکیانەش کە هەمانن لە هەرێمی کوردستان کە ڕێژەیەکی زۆرە بۆ ئەوەی کە ئێمە هەم عینوانێک بۆ ناوچەکان دروستکەین، هەر ناوچەیەک بەچی بەرهەمێک بەناوبانگە هەم فرەچەشنیش لە بەرهەم بخینە ناو بازاڕەکانی خۆمان کە لە ئێستادا ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکان زۆر جار دەبینی بۆ نمونە
ڕێژەیەکی زۆر خیار دێتە ناو بازاڕی هەرێمی کوردستان جوتیارەکان بۆیان ساغ نابێتەوەیان سعرێکی ئەوەندە کەم دەکا فڕی دەدەن و دوا ئێوە بۆ نمونە ڕخنە و گلەی ئاراستەی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەت هەرێمی کوردستان دەکەن لە کاتێکدا یعنی ئەوان ڕاوێژیان بە وەزارەت نەکردووە لە کاتێکدا ئەوان لەوانەیە ڕێنماییان لە وەزارەت وەرنەگرتە بێ ئێمە ئیمساڵ پێشنیاری خۆمان پێشنیار دەدەینە جوتیاران و بە تایبەتی خانووە پلاستیکیەکان و بەپی ناوچەکان ینی بڵێن هەم فرە چەشنی لەبەر هەم ئیشاڵڵا بۆ ساڵی ئایندە بێنین ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان هەم خصوصیەتی ناوچەکانیش جیاکەینەوە بۆ ئەو بەرهەمانەی کە پی بەناوبانگن بۆ ئەوەی کە ئەو تەفاسیلی کە جەنابەت باست کرد من نەچمەوە ناوڕۆکەکەی بۆی بتوانین ئەم عینوانانە دروستکەین بۆ ناوچەکان بابەتێکی دیکایە دڵنیام ێستا جوتیاران بە دیار بەرنامەکەەوە دانیشتون ئەیانەوە وەڵامێکی بۆ بگرنەوە ینی سەبارەت بە شایستە دارایەکانی جوتیاران کە لای حکوومەتی عێراق و ماوەیەکی زۆرە چاوەڕێن پێم خۆشە ینی ئێوە لایەنی فەرمی بابەتەکەن ئەم بابەتە بەکوێ گەیشتووە هیوا هەیە وەری بگرنەوە و ئەگەر تێبینی بکەین ساڵ بە ساڵ عێراق ڕێژەیە و گەنمەی وەری دەگرێت کەم دەبێتەوە تەسەورەکە نزیک بێتەوە لە ئەوەی کە بە تەواوەتی وازبێنە لە وەرگرتنی بەپی ینی بەپی توێژینەوە بە دوواداچوونی خۆتان تێگەیشتنی خۆ طبعا خۆت دەزانی شایستە دارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان من پێم وایە لە ڕووی قانونیەوە حقێکی قانونی مافێکی یاسایی خۆیانە کە بە تەکید دەبێ حکوومەتی عراق بێتە ژێرباری دانەوەی ئەم شایستە دارایانە ئەوەی کە ئێمە بە دوواداچوون بە تەکید بە دوواداچوونمان کردووە لەگەڵەوەی کە ئەمە لە زڵنی سەلاحیەتی وەزارەتی بازرگانیە چونکە گەنم تا ئەو کاتە عایدی ئێمەیە کە طبعا بەڵام کاتێک کە دەگاتە سایلۆکان وەزارەتی بازرگانی بڵێن مامەڵی لەگەڵدا دەکا بەڵام بە تەکید ئێمە وەک وەزارەتی کشت و کاڵ وەک ئەوەی کە جوتیار ڕاستە خۆ بەریکەوتنی لەگەڵ ئێمەیە حەقی خۆیانە کە چاویان لەوە بێ کە وەزارەتی کشت و کاڵیش ڕۆڵێکی گرنگ و کاریگەر لەم ناوەدا بجێڕێ بە تەکید ئێمە بە نووسراوی فەرمی بۆ ئەنجومەنی وەزیران و وەفدی دانوستانکاری خۆمان لەگەڵ حکوومەتی عراق کە بەدەخەوە ستا خۆتان دەزانن دۆخی عراق چۆنە تا ڕادێک دەکرێت بڵم گفتوگۆکان وەستاوە لە نێوان هەردوولادا ئێمە بە نووسراوی فەرمی ئەو بابەتەمان ڕوون کردوەوە داوامان کردووە و لە ڕێگەی وەزارەتمانەوە ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عراق بە تەکید لەسەر خەتین و لەگەڵ بەڕێزان نوێنەرانی خۆمان چ لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەوە چ لە ئەنجومەنی وەزیران قسەمان کردووە ئەوەی کە ئێمە معلوماتی ئێمە بڕی پارەکە بە تەخسیسکراوی یعنی هەیە بەڵام پێویستی بە فەرمانێکی سەرفە کە من ئەوەی کە ینی بڵێن بەپی معلوماتی ئێمە لەوانەیە ئەو ئیشکالاتە سیاسیانی کە هەبووە لە ڕابردوودا لە نێوان هەرێم و بەغا تا ڕادێک و خوێندنەوەی شەقامی عراقی لەسەر شێوازی مامەڵەکردنی حکوومەتی عراق لەگەڵ هەرێمی کوردستان ئەمانە تۆزێک تەسیراتیان هەبوو بێ لەسەر ئەو بڕیارەی کە پێویستە سەرۆک وەزیران بیدا بەڵام ئەمە بەو مانایانیە کە مافی جوتیارەکان ئێمە دەستبەرداری دەبین و ئەمە مافێکی ڕەوای ئەوانە و بە تەکید کاری جدیشی لەسەر دەکەین بۆ مەسەلەی ئەوەی کە عراق بەرەو ئەوە دەڕوا کە ڕێژەی وەرگرتنی گەنم کەم کاتەوە ئێمەش ڕەچاوی ئەم بابەتەمان کردووە من ئەوەندەی کە متابعام کردووە لەوەتی هاتوون بە دوواداچوونم کردووە ساڵ بە ساڵ ڕێژەی وەرگرتنی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عراقیەوە کەم دەبێتەوە دیارە ئیشکالات زۆرە و لەوانەیە ڕەخنەش لەلایەن حکوومەتی عراقی هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە بۆ ئێمە گرفتە ئەوەیە کە ئەوان لەسەر بنەمای بڵێن میزانیەی هەرێمی کوردستان لە نەفقاتی حاکی یعنی لە بودجێ حاکمە تعامل لەسەر شێوازی وەرگرتنی گەنمی جوتیاران دەکەن کە ئەمە بۆ خۆی من پێم وایە هەڵەیە مەفروزە بە پێی ڕوبەری داچێنراوی هەرێمی کوردستان مامەڵە بکەن من ئەگەر نمونەیەکت بدەمێ لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان 340,000 تەن وەردەگیرێ بەڵام مەخمور لەبەرەوەی کە لەسەر ناوچە بڵێن دابڕێنراوەکانە وەکو قەزایەک مامەڵی لەگەڵ دەکرێت نزیکەی 400,000 تەن لەوێ وەردەگیرێ یعنی لە یەک قەزا بۆیە ینی ئەمە گەر سەیر بکەین زۆرێک لە نابەرامبەری هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە وەرگرتنەوەی ئەم بابەتە ئێمە وەکو وەزارەت سەرڕای ئەوەی کە ئەمساڵ پلانی زستانی خۆمان داوەتە حکوومەتی عراق وەزارەتی زراعی عراق بۆ داچاندنی گەنم لە هەمان کاتیشدا لە ڕاستی پرۆژەیەکی تری خۆشمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان دەعمام بکەن ئێمە لە دەرەوەی وەرگرتنی ئەو بڕێی کە حکوومەتی عراق وەری دەگرێت حکوومەتی هەرێمی کوردستان دەرگایەکی تر واڵا بکە بە خۆشحاڵیەوە من دەمەوێت لێرە زۆر سوپاسی بەڕێز سەرۆک وەزیران بکەم
جێگری سەرۆک وەزیران و ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی وەزیران بکەم کە ینی پرۆژەکەی ئێمەیان قوبول کرد لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و تا ئێستا کە قسەمان لەسەر نەکردو بە تەواوەتی لیژنەیەکی بۆ تەشکیل کراوە لە نێوان ئێمە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی دارایی و وەزارەتی بازرگانی و سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی لە تەفاسیلەکەی لە شێوازی وەرگرتنەوەی باقی ئەو گەرمەی کە دەمێنێتەوە دوای وەرگرتن لەلایەن عێراقەوە لە بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان ئێمە پرۆژەکەمان پرۆژێکی تێر و تەسەلە لە چ وەرگرتنەوەی گەنم و چ ئەو بەرهەمانەش کە لە وەرگرتنەوەی جوتیاران سارد نبنەوە لەو بەردەوام بن لە کاری خۆیان ئێوە بازاڕیان بۆ پرۆژەکەی ئێمە بۆ ساڵی 2020 و انشاءالله لە ئایندەیەکی نزیکدا ئێمە بەتەکیید جوتیارانی لە زۆر باشە دیارە ینی ئەچینە سەرباسی سەرچاوەکانی ئاو و گۆشت و هەنگوین و زۆر ماسی و ئەمانەمان بیر نەچۆتەوە بەڵام با قسەیەک لەسەر ئیکتیفای زاتی بکەین ئەو بابەتانەی کە ئێمە هێشتا لە هەرێمی کوردستان ئیکتیفای زاتی لەسەر دروست نەبووە هێشتا پێویستمان بە بەرهەمەکانی دەرەوەیە چین و چینە و بابەتانەی کە قەدەغە کراون کە هاوردە بکرێن بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و لە یەکی 11شەوە ئێوە وەکو وەزارەت ئیجراعاتتان دەست پێ کردووە و بەردەوامیشەوە طبعا کاگیادکار من ڕاستگویانە قسە بکەم من ئەگەر بڵێم هەموو بەرهەمێکی ناوخۆی هەرێمی کوردستان ئیکتیفای بازاڕەکان دەکات ناتوانم ئەوە بڵێم وەکو وەزیری کشت و کاڵچکە من مەسئولیەتێکم لەسەر شانە ڕاستە پەرەپێدانی بەرهەمی ناوخۆی ئەرکی ئێمەیە وەکو وەزارەت ڕاستە پاراستنی بەرهەمی ناوخۆی ئەو ئەرکی ئێمەیە بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ مافی بەکاربەریش حساب بکەین بۆیە ئێمە سەراحەت یعنی بۆ هەموو وەرزەکانی ساڵ ینی ئێمە نەمانتوانیوە ئینتاجمان هەبێ بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان طبعاً ئەمانە کێشەیەکن دەکرێت بڵێم ئەم کێشانە پێویستیان بە چارەسەرە بەڕاستی بۆ نمونە ئێمە کە خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستاندا پەرەی پێدرا بۆ ئەوە بوو کە ئەو بەرهەمانەی کە لە وەرزێکدا ئێمە ناتوانین بەرهەمی بێنین لە ڕێگەی خانوە پلاستیکەکانەوە ئەو بەرهەمانە بێنینە بەرهەم و بیخینە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام حتمما ئەوانیش کێشە و گرفتی خۆیان هەیە کە ئێستا ئێمە وردە خەریکین ئەو کێشە و گرفتانە چارەسەرکەین یعنی چ بە دامی حکوومەتی خۆمان بێت چ بە دامە بێ کە لە ئاستی نێودەوڵەتیش دەتوانین بۆیان وەربگرین ئەمە یەک دوو ئێمە وەکو وەزارەت من هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە لەسەر کۆمەڵێک بەرهەم کە ئیکتیفای بازاڕی خۆمانی دەکرد بەڕاستی بڕیاری قەدەغەکردنماندا ینی چەند نمونەیەکت بۆ بێنەوە بۆ نمونە تەماتە بۆ نمونە هەنار بۆ نمونە هەنجوین پەتاتە یعنی کۆمەڵێک بەرهەم هەیە کە ئیکتیفای بازاڕی خۆمان دەکات ئێمە قەراری قەدەغەکردنمان لەسەری داناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا من بە نیگەرانیەوە دەیڵم لەگەڵ هەموو قەدەغەکردنێک کۆمەڵێک بازرگان دروست دەبن کە دەسەڵاتیان هەیە هەر بەرهەمێک تۆ قەدەغەی دەکەی بە شێوازیان لەکوێوە سەرچاوی گرتووە لەناو پارتە سیاسیەکانەوە سەرچاوی گرتووە هێزێکەیە لە پشتیانەوە کە دەست لە پشتیانەدات و ئەوان یعنی هاوڵاتیان ئەمانە بتوانن بەرامبەر حکوومەتیش بۆستن بەتەکیید لە ناو پارتە سیاسیەکان سەرچاوی گرتووە من پێم وانیە کەسێک کە ینی بڵێن بازرگانیەکی ئاسایی دەکا جوتیارێکە کە ینی دەیەوێت بتوانێت شتێ بکە کە حکوومەت قەدەغی کە وەزارەت قەدەغی بەتەکیید یعنی بۆیە ئێمە بۆ ئەو مەبەستەش بەڕاستی نووسراومان ئاراستی ئەنجومەنی وەزیران کردووە بە سوپاسەوە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران گشتانی بۆ کردو بە وەزارەتە پەیوەندیدارەکان کە دەبێت ئەم بابەتە لە ڕاستیدا کۆنتترۆل بکرێ و لە هەمان کاتیشدا ئێستا ئێمە پرۆژێکمان لە بەردەمە ئەو خەریکی دراسەکردنین بۆ ئەوی کۆمەڵک اقتراحات بۆ شێوازی ڕێخستنەوەی کاری علوەکان بۆ قەدەغەکردنی ئەو بەرهەمانەی کە بڵێن ئێمە قەدەغی دەخینە سەرێ و بە قاچاق دەهێنرێنە هەرێمی کوردستان ئێستا خەریکی ئەو دراسەکردنی ئەو پرۆژین بۆی کە لە کۆبوونەوەکی ئەنجومەنی وەزیراندا بڕیاری پێوەربگرین بۆی کە ئەو وەزارەتان بڕیاری پێوەربگرن ئەنجامی ئەبێت من ئومێد دەکەم ئەنجامی هەبێت چکە ئەو وەزارەتانەی کە پەیوەندیدارن بەکاری ئێمە یعنی بەتەنها ئێمە نین ئێمە ڕاستە بڕیارەکە دەدەین بەڵام کۆمەڵێک وەزارەت کارەکانیان لەگەڵ وەزارەتی ئێمەیە کە مەفروزە یعنی بڵێن هاوکاریمان بکەن بەتەکیید دەبێت ئەو کاتە لە چوارچێوەی بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوانی هاوکاری وەزارەتمان بن باشە سەبارەت بە بەرهەمی ماسی سامانی ماسی لە هەرێمی کوردستان چەند چۆتە پێشەوە و ینی زۆر جار ئەوترێت ئەو جێگایانی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە هەر بەسیترین نمونە ئاوی سیروانە کە ماوەکەی زۆرە بەناو چەند جێگایە کە تێپەڕێت ئەوەندەی سایلۆ و کارگەی بلۆک و ئەم زیخ و چەوی لەسرە ئەوەندەت نەکەر ئەوەندە هەر لەسەری نییە پرۆژەیەکی ماسی سامانی ماسی چەندین جێگەی دیکەی کوردستانیش مناگادارمەوە لە سماقۆڵی
ینی پەنجەماسی خراوەتە ئاوەکەەوە ئەگەر هەڵە نەبم لە بەنداوی باوەنور ماوەی ڕابردوو لە ڕێگەی پارێزگا و پارێزگاری سلێمانی و ئەمە کراوە بەڵام هەوڵەکان ئەوترێت کەمن. خۆتان دەزانن ینی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵی ڕابردوو بە قەیرانێکی سەختدا تێپەڕی ئەمە وای کرد کە دەعمی حکوومەت بۆ حتا بەڕێوەبەرایەتیەکانی خۆمان بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گشتی توێژینەوەمان هەیە کە ساڵانە من لێرەوە دەمەوێت سوپاسیام کەم سەرڕای ئەو هەم قەیرانەی کە هەیە بۆ بەڵام کە هەبوو لە هەرێمی کوردستاندا بەڵام فەرمانبەرەکانی ئێمە دڵسۆزانە لە خۆ بردووانە توانیویانە کار لەسەر ئەم بابەتە بکەن و بۆ ئەم ساڵ ئێمە توانیمان نزیکەی 160,000 پەنجەماسی هەم بۆ بەنداوەکان و هەم بۆ دامی جوتیاران ینی بڵین بخینە بەنداوەکان و بیدەینە جوتیاران لە هەمان کاتیشدا ینی جوتیار هەبووە بە سوپاسەوە خۆی 100,000 پەنجەماسی داوەتە وەزارەتی کشت و کاڵ و توێتی ئەمەش سەتی ترتان دەدەمێ بۆ ئەوەی کە ئێوە بتوانن ینی لەو بەنداوانەی کە بە پێویستی دەزانن سوودی لەوەربگرن ئێمە بۆ ئەو مەبەستە هەنگاومان ناوە بەڵام خۆت دەزانی هەم ئەو بابەتانە پێویستی بە دەعمی حکومی و پێویستی بە دەعمی مادی هەیە بەڕاستیەکەی لە هەمان کاتیشدا ئێمە سەرڕای ئەوەی کە بۆ خۆمان دەیکەین لە وەزارەت بە تەئکید ساڵانە ینی و دەبینین ینی ڕۆژانە خەڵکیش هەیە کە دەیەوێت مۆڵەت بۆ بەخێوکردنی مەسەلەن بڵین ماسی وەربگرێت پرۆژەی ماسی وەربگرێت و ئەوانە لە مەشدا ئەو لەو پەڕی کار ئاسانی دەکەین بە تەئکید ئێمە دەمانەوێت سامانی ماسی بکەین یەکێک لە سامانە هەرە گرنگەکان چونکە خۆت دەزانی ئەمە جگەلەوەی کە سامانێکی گرنگە و دەکرێت بڵام لە ڕابردوودا لەوانەیە ڕێژەی بەکارهێنانی ماسی لە هەرێمی کوردستان کەم بوو بێ بەڵام ئێستا خواز لەسەر بەکارهێنانی ماسی زۆرە کە ئەمە مای خۆشحاڵیە چونکە لە ڕووی تەندروستیشەوە گۆشتی ماسی یەکێکە لەوانەی کە دەکرێت بڵم هیچ مەترسیەکی لەسەر تەندروستی مرۆڤ نیە بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکرێت. بابەتێکی دیکە سەبارەت بە هاوردەکردنی بەروبوومی سامانی ئاژەڵ بۆ ناوەوەی هەرێمی کوردستان چ لە گۆشتی مریش بێ گۆشتی سوور بێ گۆشتی ماسی بێ هێلکە بێ جگەر بێ ئێمە لە ماوەی ڕابردوو بینیومانە ینی لە وڵاتانی دراوسێمانەوە لە ناو تانکەری نەوت و گازۆیل جگەری بەستوو هێنراوە بۆ هەرێمی کوردستان. ینی دایمەن منە و پرسیارەکەم بەڵێم ئەمە دەستی بەسەردا گیراوە ئەبێت چەند دانە دەستی بەسەرانە گیرابێ و تێپەڕی بێ لەم ڕۆوە بۆ ئەم بۆ ینی بۆ پاراستنی بۆ ئەوەی ئەم ئاسایشی خۆراکە کلێنی تێنەکەوێت ئێوە چه هەنگاوێکتان ناوە لە ڕاستیدا جارێت جگەر هەر بۆ خۆی قەدەغەیە نابێ بهێنرێتە هەرێمی کوردستان نەک جگەر کۆمەڵێک شتی تر یعنی کە ئەیلاقی بە بڵێن بۆ نمونە گۆشتی بەستووە کۆمەڵێک شت ئێمە ئەوەی کە قەدەغە بوو بێت یعنی بەڕاستی کاری جدیمان لەسەر کردووەکە و جەختیشمان لەسەر کردوێتەوە کە نابێ بهێنرێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام من دەمەوێت یەک شت بڵێم ئێستا ئێمە لە کۆبوونەوەی ڕۆژی پێنجشەممە طبعاً ئەم کۆبوونەوەی ئێمە تقریباً 2 مانگ بەر لە ئێستا کە من هاتمە وەزارەت بەڕێبەراتی گشتەکانی خۆمانمان ڕاستپارد بۆ نمونە لەسەر کێشەی چێڵگە پەلەوەریەکان ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەنجا لەسەر سەربڕینخانەکان کە لە هەرێمی کوردستان سەربڕینخانەی فەرمی هەیە هەموو ئەمانە راپۆرتی تەواتی خۆیان بە دراسەیەکی مەیدانی حازرکەن پێنجشەمەی ڕابردوو ئێمە کۆمەڵک بڕیارمان وەرگرتووە لەسەر ئەم بابەتە و قەرار وایە ئەنجومەنێکی باڵای پیشەسازی پەلەوەر هەیە لە هەرێمی کوردستان کە لە ڕابردوو هەبووە وەزیر سەرپەرشتی دەکا خۆم بڕیار وایە لە هەفتەی داهاتوو لەگەڵیان کۆ ببمەوە لە ڕاستی ئێمە دەمانەوێت ئێستا ئێمە لە پێدانی مۆڵەت بچێلگەی پەلەوەری بە بەردەوامی کار ئاسانیمان کردو لەوانەیە لە تعلیماتێندا گرفتە بوو بێ من وەکو خۆم سەلاحیەتم بەکارهێناوە ینی لە دەرەوەی بەڵێ ئاسانکاریمان کردو بۆ ئەوەی کە پەرە بەم بابەتە بدەینەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەوە ڕزگارکەین کە گۆشتی بەستوو بێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆیە ئێمە بڕیارمان وایە کە گرنگی بە سەربڕینخانەکانی خۆمان بدەین ئەو گۆشتە بەستووی کە لە دەرەوە دێ زۆر جار لە بڵێن ڕێکاری تەندروستی خۆی نایەت تا دەگاتە هەرێمی کوردستان لەبەرەوە یعنی دەکرێت بڵێن من بۆ خۆم بمەترسیەوە سەیری دەکەم و بە سەراحەتیش لەوانەیە من بۆ خۆم وەکو وەزیرێک ئێستا کە دەچمە بازاڕەکان یان لە چێشتخانەیەکدا دەنیشم ناوێرم زۆر جار کە بیری لێ دەکەم ئەو گۆشتە خۆم کە لە چێشتخانەکەی حەزەر دەکەم لەبەرەوە بۆ ئەوەی کە ئێمە گۆشتێکی تەندروست بدەینە هاونیشتیانمان ینی خۆمان ئێمە لەگەڵ سەربڕینخانەکانی خۆمان بڕیار وایە کە
ئەکتیڤیان بکەینەوە چالاکیان زیاد بکەین بۆ ئەوەی کەوان بتوانن یعنی چۆن دەڵێ ئینتاجێکی باشتر بخەنە بازاڕەکانی هەرێمی کوردستان. گرفتێک هەیە ئەو ناوەندە فەرمیانەی کە گۆشتی بەستوو دەخۆن یعنی بەکاردەهێنن بۆ نمونە نەخۆشخانەکانە فەرماندەی عسکەریەکانە بۆ نمونە باخچەی ساوایانە کۆمەڵک ناوەندی نەخۆشخانەکانن ئەمانە یعنی لە حەجمێکدا ئەم گۆشتە وەردەگرن بۆ نمونە دەڵەن گۆشتی مریشک نابێت لە 2 کیلۆ زیاتر بێ. گرفتێک هەیە لەوەی کە زۆر جار بەحساب سەربنخانەکانی خۆمان ناتوانن بۆ قیاساتێک کە ئەوان دەیانەوێت بیخەنە بەردەستیان. ئێمە ئێستا خەریکی چارەسەری ئەوەین لە بەشێکی زۆری ینی خواردنگەکانی شەمە بەتەکید خواردنگەکانی ڕاستە و خۆ بە خواردنگەکانی پێتەڵێن بەستووە بەڵێ بەتەکید و حاڵەتێکیش هەیە بە ڕازگویانە قسە بکەین خەڵکی هەرێمی کوردستان فێر بۆ حەزی لە گۆشتی فرێشە یعنی مریشکی فرێش دەخوا و بەکاردەهێنێ بۆی ئێمەش لەوەشدا پێویستمان بەڕێخستنەوەیە بۆ ئەوەی کە مەسەلەن بڵین لەلایەنی تەندروستیەوە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی کارێک لەسەر ئەم بابەتەش بکەین. بۆ مەسەلەی هاوردەکردنی ئاژەڵی زیندوو کە یادگارچکە من دەمەوێت لەسەر ئەم بابەتە هەڵوەستەیە بکەم بەڕاستی. خۆتان دەزانن ئێمە لەوانەیە لە هەرێمی کوردستان بەڵێ یعنی ئیکتیفای بازاڕی خۆمانمان نەبێت لە ڕووی بەخێوکردنی ئاژەڵ و مەسەلەن بڵێن حیوانی بچووکە تر ئاژەڵی گەورەیە ئیکتیفای بازاڕمان نەبێت بۆی بە ڕێژەیەک لە ڕێگەی پارێزگاکانەوە کە اقتراح دەکرێت بە وەزارەتمان یاخود وەزارەتمان مۆڵەت دەداتە هەندێک لە کۆمپانیاکان بۆ هاوردەکردنی ئاژەڵی زیندوو. ئێستا ئێمە دەمانەوەی ئەوەش ڕێکخینەوە چکە ئەمە تۆزێک دەکرێت بڵام جۆرێک لە بازرگانی تێدا پەیدا بووە کە لە ئاستی خواستی ئێمە نێوەکو وەزارەت ئێمە بەتەماین لە زمانی ئەو تعلیماتانەی کە هەمانە ڕێخستنەوەیەک بۆ ئەم بابەتە بکەین هەم لە پاراستنی تەندروستی ئەو ئاژەڵانەی کە دێتە هەرێمی کوردستان و بەکاردەهێنرێ هەم لە شێوازی هێنانەکەشیان پێم ینی خەریکی ئەوەین کە بڵێن ڕێنمایەکان پێداچوونەوەک پێدا بکەین بە شێوازێک کە لە بەرژەوەندی حکوومەت و لە بەرژەوەندی هاوڵاتیانیش ڕێگە لەو بازرگانی گرین کەلا بەلا لەناو بازاڕەکاندا زۆر باشە دیارە ئێمە گفتووەکەمان بەردەوامەکەین بەڵام هاوڕێیانم پێمەڵەن کاتەکەم لەناو پاسەکە کۆتایی هات ئێستادا بەزین لە جێگەیەک لە کەشێکی سەوز و بۆنخۆشە بەرنامەکەمان بەردەوام. دووبارە سڵاوتان لێبێت جیاواز لە هەفتەکانی ڕابردوو لە جیاتیەوەی چایەک بخۆینەوە هاتوینەتە ناو ئەم جێگا جوانە کە پڕە لە گوڵی جوان و ڕەنگا و ڕنگ و کەشێکی خۆش و پڕ لە ئۆکسجین و پڕ لە سەوزایی و ئەمەشی لێرەی بینن بەڵێ بە هەڵەدا نەچوون ئەمە نێرگزە بەڵام نێرگزی بەهار نییە ئەمە نێرگزی پاییزە و بەرهەمی ناوخۆ و خۆماڵی خۆمانە. بێگەرخان با لێرەوە دەست پێ بکەین یعنی بوونی ئەم جۆرە پرۆژانە کە ئێمە لە وردە گفتوگۆیەکە لەگەڵ خاوەن کارەکە ئێرەش ینی ئاماژەی بەوەدا بەشێکی زۆرینەی ئەوانەی لێرە کارەکەن ینی گەنجی خۆمانن دەرچووی کۆلێژی کشت و کاڵن سوودیان لێبینراوە بەگشتی پێم خۆشە کۆمنتێک دەبێت. طبعاً کاگیادگار سوپاس بۆ ئێوە کە ئەزیەتان کێشە هاتن بۆ ئێرە من بۆی حەزم کرد کە ئەم پرۆژانە ببینن لە هەرێمی کوردستاندا کە ئەو بەرهەمانە یاخود ئەو جۆرە پرۆژانە بە تەنها لە وڵاتانی دەرەوە نین بەڵکو ئەوە دەستی ڕنجینی بڵین ئەو کەسانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا ئەگەر دەعم و پشتیوانیان هەبێت دەتوانن بەدەیان پرۆژە ئەوەی کە لێرە دەیبینین تەنها شتێکی کەمە خۆت بینیت یعنی پرۆژەکە چەندێک گەورەیە و بە تایبەتیش ئەو نێرگزە لە وەرزی پاییزدا بەڵام بە بۆنی بەهاری کە بۆ خۆت شایەدی بدەی ئەوە مانای ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا دەکرێت بڵم دەستی کاری زۆر باشمان هەیە کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ بە تەکید پشتیوانی دەکەین سەبەبی هاتنەکەشمان بۆ ئێرە ئەوە بوو کە خەڵکی کوردستانیش ببینێ و ئێمەش بەڕاستی لە نزیکەوە پیشانی خەڵکی کوردستانی بدەین کە ئەم پرۆژانە سەرڕای ئەوەی کە گرنگی لەوانەیە بۆ کەسێکەوە بەرهێنە لە بوارێکدا کار دەکا بۆ خۆی هەیە بەڵام بەدەیان کەسی تر ئیسیفادەی لێ دەکا وەک ئاماژەت پێدا بڵێ چەندین کچ و کوڕی باشی خۆمان کە خریجی کۆلێژی کشت و کاڵن لەم پرۆژەیەدا کار دەکەن ئەمە نمونەیەکە بۆ سەدان پرۆژەی ترکە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئێمە بتوانین کار ئاسانیان بۆ بکەین کە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەنجومەنی باڵای وەبەرهێنان سەرقاڵی دراسەکردنی کار ئاسانیە و لە هەمان کاتیشدا
بابەتی هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا کە ئێمە کۆنتاکتیشمان لەگەڵ دەستی وەبەرهێنان زۆر باشە بۆ ئەوی بتوانین لە بواری وەبەرهێناندا دەرگایەکی واڵاتر بکەینەوە بەڕووی ئەو سەرمایه‌دارانەی کە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی وڵات دەیانەوێ ینی ئەوانەی کە بیانین دەیانەوێت لە هەرێمی کوردستان وەبەرهێنان کەن کە ئەمە من پێم وایە جگە لە ڕەخساندنی هەلیکار خزمەتێکی گەورە بە هەرێمی کوردستانیش دەکاوە بە بنەمای ئابووری لە هەرێمی کوردستان دەکات. باشە کۆمەڵێک بابەتی دیکە ماوە پێم خۆشە وردە گفتوگۆیان لەبارەوە بکەین یەکێک لەوانە ئەو قەرزانەیە کە لەسەر جوتیاران کەڵەکە بووە ئەو تێ کەڵەکە بووە دواکەوتون لە پێدانەوەی یا لە دەفاکردنی بەهۆی قەیرانی ساڵانی ڕابردووەوە و ئێستا سوشی چۆتە سەر ئێوە چه ئاسانکاریەکتان بۆ جوتیاران کردو؟ بە سوپاسەوە لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران ئێمە دووبارە ئەم بابەتەمان تەڕح کرد. سوپاس بۆ هەموو هاوڕێکان و هاوکارانە بۆ سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیرانیش کە بەڕاستی بە خەمخۆرانە لە بابەتەکە دەڕوانن و بۆ ئاسانکاری بۆ ئەم بابەتە بڕیاردرا کە ئەم قەرزانەی کە لەسەر جوتیارانە کە ماوەی چەند ساڵێکی شەلیان وەرنەگیراوەتەوە بە بۆنەی کێشەی دارایی لە هەرێمی کوردستاندا بەڵام لەمە دووە بە ئەقساتی درێژخایەن بۆ نمونە بەپی بڕی ئەو قەرزەی کە لە لای جوتیارانە ئەگەر بڕەکەی زۆر بێت بۆ نمونە پێی وتراوەتەوە بە 10 ساڵ دەبێت قستەکەت بدرێەوە کراوەتە 20 ساڵ یعنی ساڵانی پێدانەوەی قەرزەکە زیاد کراوە و لە بەرامبەردا بڕی ئەو پارەی کە جوتیار دەیداتەوە بە ڕێژەیە کەم کراوەتەوە کە هیچ بارگرانێک لەسەر جوتیارانی هەرێمی کوردستان دروست ناکە کە ئەمە شەڵا لە ئایندەیەکی نزیک تەنها ماوە کە وەزارەتی مالیە تعلیماتی پێدەرکا و بینێرێ بۆ بانقە کشت و کاڵیەکان. باشە بابەتێکی دیکە هەیە سەبارەت بە گۆڕینی ڕەگەزی زەویە کشت و کاڵەکان ئێستا ئەم زەویە لێرە جگەلەوەی زەویەکی کشت و کاڵی بەپیتە سوودی لێ بینراوە ئامادە کراوە و کۆمەڵک گەنجی زۆر باش لێرە کارەکەن و بەرهەمی ناوخۆش سەبارەت بە گوڵ و ئەوەی بەتایبەت لە کاتی ڤالنتاین ناڵێن وەڵای ئەمە لە دەرەوە گوڵمان بۆ دێت و گوڵەکە نەوعیەتی وایە و نرخەکەشی زۆر گرانترە بێ چەند گرنگە ئێستا بۆ نمونە چەندین جێگەی وامان هەیە مەزرعەیەکە یەک کەس یان یەک خێزان سوودی لێ بینێ لەم ڕۆوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی زەوی و خاکی کوردستان لەوە زیاتر تەلبەن نەکرێتە سەرناوی ئەموو ئەو طبعاً خۆ دەزانی کاگیادگار یەکێک لە کێشە گەورەکانی وەزارەتی کشت و کاڵ بابەتی زەویە بەڕاستی زەوی کێشەیەکی گەورەیە و شێوازی مامەڵەکردن بەو زەویانە زۆر جار زەوی کوژێنراوەتەوە بۆ بەڵە ئیتفاکراوە بۆ عقارات زەوی کوژێنراوەتەوە بۆ پرۆژەی ناکشت و کاڵی ئەگەر ئەم پرۆژانە پرۆژەی سوودمەند بن و سوود بە ئابووری هەرێمی کوردستان بگێنن ئەمە حاڵەتێکە دەکرێت بڵێ حاڵەتێکی تەبیعیە کە کار ئاسانی تێدا بکرێت بەڵام لە هەمان کاتدا هەر دەکرێت ئەم پرۆژانە لە ناوچەی تر کە بۆ نمونە زەوی کشت و کاڵی نییە دروست بکرێن و لە هەمان کاتیشدا زەرەر بە زەویە کشت و کاڵیەکان نەگا بۆ بابەتی ئەوەی کە جەنابەت باسی لێوە دەکەی ئێمە بەڕاستی بۆ خۆمان ئێستا پرۆژەیەکمان حازر کردووە پرۆژە یاسایە کە نردومانەتە ئەنجومەنی وەزیران ئەگەر دوای ئەوەی لە ئەنجومەنی شورا دراسە دەکرێت و دێتەوە ئەنجومەنی وەزیران و بچێتە پەرلەمانی کوردستان پێم وایە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لەسەر مەسەلەی زەوی کشت و کاڵی و ڕەخساندنی هەلیکار بۆ دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ بۆ دەرچوانی بەڵە بەتەکید بۆ دەرچوانی کەنانەت ڤێرتەرنەری و سامانی ئاژەڵیش جەماعەتی ڤێرتەرنەریش گلەییان لێ کردبوو یانود لە هیچ شتێکە جەنابی وەزیر ناوی ئێمە نایەنێ ئاگادارە ئێمە لە چ معاناتێکین 6 وەج بەمان دەرچوو و هەر لامان لێ ناکرێتەوە هەر ناویشمان نایەن باسێکی ئەوانیش نانە بەتەکید ئێمە لایەن لێ دەکەینەوە هەفتەی ڕابردوو بینیویان ینی بینی و من نوێنەرەکانیانم بینیوە دەزانم کێشە و مەشاکیلەکانیان چییە و دەشزانم خۆتان دەزانن بابەتی دامەزراندن بابەتێکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکان نەکتەنها لە وەزارەتەکەی من کە من ئەم ساڵ بەداخەوە دەکرێت بڵێم ڕێژەی وەرگتن لە کۆلێژەکانی کشت و کاڵ لە ئاستێکدا بۆ کە هیچ لە ئاستی تمۆحی ئێمەنی وەکو وەزارەتی کشت و کاڵ وردە نزیکە بینەوە لە وەرزی باران بارین ئێمە پار بینیمان کە زۆر ئاوی باران و باراناومان لە دەست چوو بەنداوەکانمان بەکوێ گەیشتون ینی بۆ نمونە یەکێک لەو نامانەی کە بۆ من هاتووە سەبارەت بە بەنداوی باوەنورە ینی ئەڵێ وەکو پێویست ئیشیتیان ناکرێ وەکو پێویست قەرەبووی ئەو خەڵکە نەکراوەتەوە تەنان دەڵێ ئێمە هێندەی مەبەستمانە مەشروعەکە بکەوێتە سەر پێ چووکە زۆر گرنگە کەمتر چاومان لە قەرەبۆکەیە بەڵام بەنداوەکان بەکوێ گەیشتون چەندی تەواو بووە چەندی ئەم ساڵ سوودی لێ بینرێت چەندی وەستاوە ئەگەر کورت و پوخت بێ سوپاس دەکەم چکە نزیکە بینەوە ئێمە من دەمەوێت لێرە بەڕاستی سوپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەم ئێمە لە دانیشتێکی تایبەتدا داوای لێکردم هەموو ئەو پرۆژەی بەنداوانەی کە
لە سەروی ینی 150 کاریان لەسەر کراوە بەڵام هێشتا تەواو نەبوونە پرۆژەکانی بۆ حازر بکەین من هەفتەی ڕابردوو هەموو پرۆژەکانم ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران بە دڵنیاییەوە هەموو ئەو پرۆژانەی کە دەکرێت بڵێم پرۆژەی زۆر گەورە نینەوە کولفەیەکی زۆر گەورە هەڵناگرن ئەمانە ئیشاڵڵا نزیکەی وا بزانم حەفدە بەنداوە ئێمە محاولە دەکەین ینی تەواو بکرێ وە کولفەی تەواوەتی لە ئەنجومەنی وەزیران بۆ دابین دەکرێت و پرۆژە گەورەکانیش ئێستا بەرنمەیەکمان هەیە بۆ بەنداوی گەورە لە هەرێمی کوردستاندا خەریکی ئامادەکردنین وەنووسینمان ئامادە کردووە ینی دەکرێت بڵم پرۆپۆزەڵێکمان ئامادە کردووە لەگەڵ بەڕێبەراتی گشتی بەنداوەکان بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەت بیکەین بەڵام ئەوە ڕێککەوتنی حکوومەت و کەرتی تایبەتی دەوێت چونکە کە حکوومەت پارەی نەدا بۆ تەواوکردنی ئەم بەنداوانە مەفروزە دواتر لە ئینتاجی ئەو شتانەی کە دروست دەبێت لە ئەنجامی دروستکردنی بەنداوەکە دەبێت تەعویزی کەرتی تایبەت بکاتەوە بۆ ئەمە پێویستمان بەوەیە کە جۆرێک چۆن دەڵی بەرچاوڕوونی تەواوەتیمان هەبێ لەگەڵ خۆمان وەکو حکوومەت ئەنج ئەو کاتە چەند کۆمپانیایکی هاتوون بەڕاستی کۆمپانیای تێدایە کە لە وڵاتی سینەوە هاتووە کۆمپانیای تێدایە کە لە وڵاتی هۆڵنداوە هاتووە کۆمپانیای تێدایە کە نێوخۆیە بەڵام بە شەریکی لەگەڵ کۆمپانیای گەورەی بڵین دەرەوە کە لە بانقی گەورە دەتوانن پارە بهێن هەرێمی کوردستان بۆ دروستکردنی ئەو بەنداوانە ئێمە لەو ڕانگەشەوە بە تەکید بێخەم نەبووینە و ئیشاڵڵا لە ئایندەیەکی نزیکیشدا یعنی سەرجەم ئەو پرۆژانە بەڕاستی نەمانویست و قسەی لەسەر بکەین بەڵام ئەمە بەرنمەیە و تۆ پرسیار دەکەی ئێمەش ناچارین کە وەڵام بدەینەوە بەڵام هەموو ئەو هەنگاوانەمان ناوە ویستومانە بگاتە حاڵەتی کۆتایی ئەو کاتە ئیشاڵڵا باشە بەخەڵشی لە ماوەی ڕابردوو ئێمە تقریبان 12 بەرنمەیەکمان کرد ناوی کابینەی نوێم بوو تەواوی بەرنمەکان ڕاستپاردە بوون بۆ کابینەی نۆیەم و کابینەی نوێ یەکێک لەوانەی کە هەڵمان بژاردبوو لەو کەرتانە کشت و کاڵ بوو بە گشتی میوانەکان ینی هاوڕا و هاودەنگ بوون لەسەرەوەی کە جوتیارەکانمان وەکو پێویست شارەزاییان نییە تۆ ئاماژەت بەوە کردوتت بۆ نمونە جاری وایە چێت چەندین تەن خەیار بەرهەمێنێ بەبێەوەی بە ئێمە بڵێکات لە نەتیجەیە ئەبێ فڕێی بات هیچ بازاری بۆ دروست ناکرێت ینی ئەمە لەم ڕۆ یەک ئاگاداری و هۆشیاری جوتیاران دووکردنەوەی خولی شیاندن بۆ پێگەیاندنی جوتیاران و ئاشناکردنیان بە تەکنەلۆژیای نوێ بەوەی لە جیانە لە بواری کشت و کاڵە گوزەریە لە ڕۆزانستی و ئەکادیمەکەوە چیتان کردووە خۆتان دەزانن ئێمە بەڕێبەرایەتێکمان هەیە تایبەت بەڕێبەرایەتی گشتی توێژینەوە ئەم بەڕێبەرایەتیانە لە زۆربەی شار و شارۆچکەکاندا فەرع و هێنی خۆی هەیە پارێزگاکان هێنی خۆی هەیە ینی بڵێن لقی خۆی هەیە ئێمە لەو ڕێگەی و ئەوەندەی کە کرابێ وە توانای وەزارەت دابوو بێ لە زمانی سەلاحیەتی وەزارەت بوو بێ من پێم وانیە کەم تەرخەمیەک لەو بوارەدا نەکراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پێویستمان بەوەیە کە بەرچاوڕوونی زیاتر بدەینە جوتیارانی هەرێمی کوردستان لە چۆنیەتی داچاندن چۆنیەتی بەرهەمهێنان و چۆنیەتی خزمەتکردنی بڵێن زەویە کشت و کاڵیەکانیش بەڕاستیەکەی چونکە لە وڵاتی ئێمەدا دەکرێت بڵێم ئێمە زەویەکی زۆر بە پیتمان هەیە کەش و هەوامان زۆر لەبارە دەستی کاری زۆر باشمان هەیە تاقەتی مرۆوی زۆر باشمان هەیە بەڵام زەوی لە هەموو وەرزەکانی ساڵدا بەکار ناهێنرێ یعنی ئەوە گرفتەکەی ئێمەیە بۆی بە تەکید پێویستمان بەوەیە هەم هۆشیارکردنەوەی جوتیاران دەنا ئێمە کە بڵێن شارەزایی بە تەکید جوتیارانی ئێمە خاوەن شارەزاییەکی زۆر باشن بەڵام ئێمە پێویستمانە لە ڕووی علمیەکەیەوە لە ڕووی علمیەوە زیاتر گەشەیان پێ بدەین و پاڵپشتیان بکەین و دەعمیان بکەین لەبەرەوە بە تەکید ئێمە چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ بۆ دەرەوە لەگەڵ نوێنەرایەتی وڵاتانیش قسەمان کردووە بە پێی ئەو تایبەتمەندی کە کەوادری خۆمان پێویستیانە کە معلوماتی زیاتر وەربگرن ئێمە ئەو جوتیارانەشی کە نمونەین بۆ نمونە ئێمە کاکازادمانەیە لە هەڵەبجە لە ناوچەکانی دیکەی کوردستان ناوی دیکەمانەیە بەبێ ناوهێنانیان ئێوە گرنگیەکی تایبەتیان پێدەن ئێمە هەر کار ئاسانیەک بۆ ئەو جوتیارە ئەوەی پێیانە بیگەێنن بە کەسانی دیکەش بەتەکید یعنی ئێمە وەکو وەزارەت دەرگامان واڵا کردووە بەڕوویاندا و بینیومانن هاتوون سەردانی وەزارەتیان کردووە و بۆ خۆشمان بەڕاستی یعنی لە سەردانە مەیدانیەکانماندا بۆ ناوچەکان بە تەکید سەردانی جوتیارە نمونەیەکانیش دەکەین بۆ ئەوەی کە بتوانین لە نزیکەوە هەم گوێیان لێ بگرین هەم خبرەکەیان احتیمامی پێ بدەین هەم بە تەکیدیش هەر سەرنج و پێشنیارێکیان هەبێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو وەزارەت سوود لە ئەزمونەکانیان وەردەگرین لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم باس لە ئەوە کرابوو کە گوندەکانمان ئاوادان بکرێنەوە و من ئەوەشی لەگەڵا باسەکەم کە جوتیار کاری کشت و کاڵی ئەمانە لەگەڵ وڵاتیان ئاش بکرێنەوە هەر چاوەڕێ ئەوە نەبێت لە حکوومەت موچەیەکی هەبێت پارەیەک وەربگرێ بچێ بۆ دەوام لە هەشتی بەیانی و سێ و چواری دوانیوە ڕۆ بگەڕێتەوە چونکە گوندەکانیشمان پێویستیان بەم بژانەوەیە ئێوە لەم ڕۆوە چۆن هاوکاریانەکەن و چۆن پاڵپشتیانەکەن لە ڕووی قەرزەوە بێ لە ڕێگەی بانقەکانەوە لە ڕووی پێدانی ئامێرەوە بێ لە ڕێی
خولی شیاندنەوە بێ ینی پێم خۆشە بە کورتی قسێکشم لەسەر ئەمە بۆ بکەیت. دیارە ئێمە بۆ خۆمان سەراحەت وەکو وەزارەت دراسی ئەومان کردووە کە مەرجنی هەر حکوومەت دامی جوتیاران بکە. ئێمە دەکرێت سوود لە ئەو بانقە ئەهلیانەش وەربگرین کە خاوەنی سەرمایی باشن بۆ ئەوەی کە زمانێکیش هەبێ لە گەڕانەوەی ئەو قەرزێک کە دەدرێتە جوتیارەکان. بەتەئکید لەم بوارەش بیرمان کردوتەوە و لە هێنانی ئالەتی پێشکەوتوو لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بەتەئکید کۆمەڵک بۆ بەرهێنەی بڵێن سەرمایه‌داری خاوەن سەرمایی باش هاتوونە کە باس لەوە دەکەن ئێمە بتوانین ئامێری پێشکەوتوی زۆر باش بهێنین بەڵام ئەمیش بە ئەقسات بدرێتە بڵێن جوتیاران بۆی کە ئیسیفادەی لێ بکەن و کار ئاسانی تەواوەتی هەم بۆ جوتیاران و هەم بۆ کۆمپانیاکانیش بکەن. یعنی لە زمانی ئەو بەرنامانەی کە هەمانە بەتەئکید هەموو ئەو لایەنە هەموو ئەو ڕەهەندانە بیری لێکراوەتەوە بەڵام خۆتان دەزانن یعنی هەر هەنگاوێک کە تۆ دەی هاوێژی پێویستی بە کۆمەڵێک وردەکاری و تەفاسیلی زیاترە کە پێویستە کاری لەسەر بکرێت بەڵام دووبارەش یەکەینەوە هەر جوتیارێک هەر کەسێک تێبینیەکی پرۆژەیەکی کە بوارەکە زیاتر بەرەو پێش بەرێ ئەتوانێت سێشەمان سەردانیەوە بکات لە وەزارەت و بەڵێ ئەزیزان ئەمە دو وێزگەی پاسەکەمان ئەبێت لێرە لە ناوم هەموو گوڵە جوانەیە لەگەڵ خاتوونی وەزیر کۆتایی بە مەڵقەی پاسی یادگار ئەهێنین تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.